شگان این آرتی روکان جاف لکرکوک مرا افدامت باش روکان داوی پیزانی لسر کشتنا محمد خلیل جبوری چنه بەڵێ هاکارشە باش من ئێستا لە بەردەم نەخۆشخانەی ئازادی شاری کەرکووکەم و دیارە لە کاتژمێر 8:40 چەند چەکدارێکی دەناسراو بە ئۆتۆمبیلێک دەستڕەشی گولەیە لە محەممەد خەلیل جبوری کە سەرۆکی کوتلەی عەرەبیە کردووە لە نزیک بەڕێبەراتی پەروەردەی کەرکووک کەکەوێتە گەڕەکی تسعینەوە و دیارە دەست بەجێ محەممەد خەلیل کە سەرۆکی کوتلەی عەرەبیە لەوێ گیانی لەدەستداوە هاوسەرەکەشی لەگەڵ بۆ بەڵام هاوسەرەکەی دواوی کە بە برینداری بە برینێکی سەختی هەبووە گەندراوتە خەستەخانە چەند سەرچاوێکی ئەمنی باز لەواکەن کە خێزانەکەی محەممەد خەلیل لەژێر نەشتەرگەری دەرنەچوو و گیانی لەدەستداوە بەڵام تا ئێستا دەستگا ئەمنیەکان بە فەرمی ئەویان پرژاست نەکردێتەوە کە خێزانەکەی محەممەد خەلیل گیانی لەدەستداوە یان نا ئەمە ئێستا لە بەردەم نەخۆشخانەی ئازادی شاری کەرکووکین وا دیارە تەرمەکەی محەممەد خەلیل هێنراوە بۆ نەخۆشخانەی ئازادی لە پزیشکی داد و دیارە تەرمەکەی لێرێ و بەشێکی زۆر لە بەرپرسانی ئەمنی وە کەساتیا عەرەبیەکان لێرن وا دیارە لە ئێستا چەند خولەکێک بەر ئێستا ئەندامێکی ڕەوتی پرۆژەی عەرەبی لە خەستەخانەکە هاتە دەرەوە چونکە هێز ئەمنیەکان ناهێڵن ڕاگەاندنەکان بچنە ژوورەوە لە بەرەوەی کە فەرماگەی تەندروستی کەرکووک ئەوەی قەدەخە کردووە کە هیچ ڕاگەاندنێک بچێتە نێو نەخۆشخانەی ئازادیەوە ئێمە ئێستا لە بەردەم نەخۆشخانەکەین ئەندامێکی ڕەوتی پرۆژەی عەرەبی هاتە دەرەوە ئەوەی وت کە ئەوان تۆمەت هیچ کەسێک و هیچ لایەنێک تۆمەتبار ناکەن بەڵام دەستگا ئەمنیەکانی کەرکووک بەکەم تەرخە مەزانن چونکە لە ماوەکانی ڕابردووش چەند کەساتێکی عەرەبی بە دەستڕێژی گولا کوژران بە تایبەت سەرۆکی دادگای حەویجە و دواتر روکان ئەوە چەندین کەساتێن سونە لێ کەرکووکێ تێنە کوشتن و سەنگە خۆ ناوە وی باژارەی دەهەی چەندین پوسن ئیداریەن گرنگلی باژارەی دەهەین ئایا بۆچی کەساتێن سنە لە باژارێ کەرکووکێت بنە ئارمانچ بەڵ هەکار من شویستم باز لەوە بکەم سەرەتا سەرۆکی دادگای حەویجە و دواتر سەرۆکی ئەنجومەنی قەزای حەویجە و سەرۆکی کوتلەی عەرەبی کە عەبدوڵڵا سامی عاسی بوو کە پێشووتر ئەو سەرۆکی کوتلەی عەرەبی بوو لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دوای ئەوەی کە ئەویشیان کوشت محەممەد خەلیل جبوری چووە شوێنەکەی عەبدوڵڵا سامی عاسی و بووە سەرۆکی کوتلەی عەرەبی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک محەممەد خەلیل جبوری لە ماوەکانی ڕابردووش بۆ ماوەی تقریبا 2 مانگ بۆ 3 مانگ کۆبنەوەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی بایکۆت کرد و داوای کرد کە هێزە ئەمنیەکان بانگشتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکرێن و هۆکاری ئەم کوشتانە ئاشکرا بکرێت بە پێی بەڵێ ڕوکان کەیسن وان کەسان لە دادگای چ هاتینە ئایا کەس لەسەر وان کەیسان هاتینە کوشتن بەڵێ وا دیارە مانگی ڕابردوو بوو بەڕێبەراتی پۆلیسی کەرکووک لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ئەوەی ئاشکرا کرد کە بادێکیان یاخۆ چەند کەسێکیان دەستگیر کردووە کە سەر بە چەکدارانی داعشن و ئەم کەسانە دەستیان هەبووە لە کوشتنی عەبدوڵڵا سامی عاسی کە سەرۆکی کوتلەی عەرەبی بووە بەڵام جگە لە ئەنجامدەرانی یاخود بکوژانی عەبدوڵڵا سامی عاسی کە تا ئێستا وەکو پۆلیسی کەرکووک لە دەستگیر کراوە هیچ کام لە بکوژانی ئەوانی تر دەستگیر نەکراون کە لە ماوەکانی ڕابردوو کوتلەی عەرەبی داوای کردبوو کە بکوژانی کەساتی عەرەبیەکان ئاشکرا بکرێن و لیژنەی ئەمنی بانگشتی کۆبنەوەکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکرێن پۆلیسی کەرکووک و لیژنەی ئەمنی هۆکاری ئەو کوشتانە بۆ هاوڵاتیانی عەرەب ئاشکرا بکەن چونکە بە پێی قسەی خۆیان هاوڵاتیانی عەرەب یاخ بە تایبەت کەساتی عەرەبیەکان لە شاری کەرکووک کراونەتە ئامانج ماوە کەساتێکی عەرەبیان لێ ئەکوژرێت بله زور سپاس بۆ ڕوکان جاف نوچەگانە ئێن ئارتی لێ کەرکووکێک و پاوەیەکە ڕاستە خۆپ مەڕە بۆ